الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع أنبياء الله أجمعين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان بیسەران بینەران، السلام عليكم ورحمة الله. ئەم ئەڵقەیەمان ئەڵقەی 16ەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. شتێکی دیکە یا بوارێکی دیکە پێویستە چاوی تێدا بە خۆماندا بگێڕینەوە، ئەوەیە کە چێ ئالی محەممەدە صلی الله عليه وسلم. وەکو پێشتر ئاماژەم پێدا زۆر جار ئەهل البەیت لەگەڵ ئال و محەممەد یا ئال النەبی تێکەڵ کراون کە لە ڕاستیدا وان نییە. ئەهل البەیت النەبی واتە ئەوانەی کە لە ماڵی پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام، کە پێش هەموو کەس چێ دەگرێتەوە؟ هاوسەرانی بەڕێزی دەگرێتەوە. بۆ زانیاری هەموو لایەک دوو جار وشەی ئەهل البەیت لە قورئاندا هاتووە، جاریشیان لە سوورەتی ئەحزابدا، جاریشیان لە سوورەتی هوددا. لە سوورەتی هوددا لە سیاقێکدا هاتووە کە فریشتەکان سارا خاتون هاوسەری ئیبراهیم الخەلیل سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەدوێنن، کە خوای پەروەردگار دەفەرمێ وامرأته قائمة فضحكت فبشرناها بإسحاق ومن وراء إسحاق يعقوب قالت يا ويلتى أألد وأنا عجوز وهذا بعدي شيخا إن هذا لشيء عجيب قالوا رحمة الله وبركاته عليه قالوا أتعجبين من أمر الله رحمة الله وبركاته عليكم أهل البيت إنه حميد مجيد. ليرد أهل البيت ما بس في صراخانة قماني تيدانية أي خاوني مالك ژن خاوەنی ماڵە، ژن ماڵ هەردوو کوردواری خۆمان دەڵێن ژن و ماڵ. بۆ چونکە لە ڕاستیدا ئافرەت زیاتر لە ماڵدایە و ئافرەت زیاتر کابانێتی دەکەوە و ئافرەت زیاتر مشوری ماڵ دەخوا. بۆیە ئەهل البەیت واتە خاوەنی ماڵ، کە لەم سیاقەی لە سوورەتی هوددا هاتووە مەبەست پێ ساراخانە ئاشکرایە. لە سوورەتی ئەحزابدا وشەی ئەهل البەیت هاتووە لە سیاقێکدا کە خوا پێغەمبەری خاتەم دەدوێنێ صلی الله عليه وسلم و پێی دەفەرمێ بە هاوسەرە بەڕێزەکانی بڵێ ئەگەر جوانی دنیا و زرق و برقی دنیا و ڕابواردنی دنیاتان دەی وەرن با دەستان لێ بکەم بە شێوەیەکی جوان، دەستان لێ بەردەم. ئەگەر خوا و پێغەمبەری خوا و ڕۆژی دواییشتان دەوێ ئەوە خوا پاداشتێکی گەورەی بۆ داناون، پاداشتێکی مەزنی بۆ داناون. دوایی لە کۆتاییدا دەفەرمێ إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا. أي خاونانی ماڵ واتە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خوا دەیەوێ پیسیتان لێلا بەرێ و بە پاککردنەوە پاکتان بکاتەوە. شیعە دەڵێن ئەوە لەبارەی عەلی و فاتیمە و حەسەن و حوسێنەوەیە، خوا لێیان ڕازی بێ، بەڕێزن بە حورمەتن، خزمی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، کچی پێغەمبەر و ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم و نەوەی پێغەمبەر دەسە سەریان دادەنین، جای خاوەنی هەموو ڕێز و حورمەتیەکەن. هەر کەسێ خوا و پێغەمبەری خوا خۆش بێوێ دەبێ ئەوانیشی خۆش بێ، گومانی تێدا نییە. بەڵام ئەم ئایەتە هیچ پەیوەست نییە بەوانەوە، وەکو من لە تەفسیری سوورەتی ئەحزابدا بە تەفسیل باسم کردووە. سیاقەکە هەمووی لەبارەی هاوسەرانی بەڕێزی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام. ئاوا دەست پێ دەکات یا ئەیها النەبیو قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما. يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا. يا نساء النبي من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين وكان ذلك على الله يسير ومن يقنت منكن لله ورسوله وتعمل صالحا نؤتي أجرها مرتين وأعتدنا لها رزقا كريما. دعاء فرمي يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى وأقيمنا الصلاة وآتينا الزكاة وأطعنا الله ورسوله إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا. هەر کەسێک لە ئەلیف و بێی زمانی عەرەبی شارەزا بێ و
بە عەقڵ و سەلیقۆ تەماشاکە دەزانێت کە مەبەست پێ هاوسەرانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ پەیوەست نییە بە عالی و فاتیمە و حەسەن و حوسێن و خوالیان ڕازی بێ بەڵێ بە بەڵگەی حەدیثەکان ئەوانیش دێنە نێو ڕیزی ئەهل بەیتەوە بەڵام ئەم ئاەتە لەگەڵ هاوسەرانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قسە دەکا ئەی خاوەنانی ماڵ هاوسەرانی بەڕێزی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خوا بۆی ئەو بەو شێوە ئامۆژگاریتان دەکا وا بکەن و وا مەکەن و وا بڕۆن وا مەڕۆن لەبەرەوەی خوا دەیەوێت پاکتان کاتەوە پیسیتان لێلا بەرێ ئەدی ئال النەبی یا ئال محەممەد صلی الله عليه وسلم چێن لە ڕاستیدا ئالی محەممەد وشەی ئال لە قورئاندا تەنیا پاڵ دراوەتە لای شەخص ئال ئیبراهیم ئال محەممەد ئال فیرعەون پاڵ دراوەتە لای شەخص ئالی عیمران ئال واتە شوێن کەوتوانی ڕاستەقینە چونکە دەڵێ وشەی ئال ئالە یەئول ئەولەن ئەی ڕەجع یەرجع ڕجوعا ئال بریتین لەوانەی کە بەڕاستی بە دوای کەسێک دەکەون بۆ لای کەسێک دەگەڕێنەوە شوێنی دەکەون بۆ یەکێک لە شاعیرەکان دەڵێ ئال النەبی هم ئەتباع ملته من السودان والعرب والعزم والعرب آل النبي هم أتباع ملته من السودان والعزم والعرب لو لم يكن آله إلا قرابته لصلى المصلي على الطاغي أبي لهب آل محمد صلى الله عليه وسلم آل پیغمبر إخوة شوێن کەوتوانی ڕێبازەکەینی لە ڕەشپێستەکان و لە عەجەم و لە عەرەب ئەگەر ئالی محەممەد تەنیا خزمەکانی بوایان کاتێک سەڵاوەتدار یان نوێژکەر دەڵێ اللهم صل على محمد و آل محەممەد ئەوە ئەبوو لەهەبیش بۆ بەردەکەوت چکەویش خزمێتی لە ڕاستیدا ئالی محەممەد صلى الله عليه وسلم بەر لە هەموو کەس هاوڵاننی ئەمجا هاوسەرەکانی ئەمجا خزمەکانی شینی ئەوانەی کە بەڕاستی شوێنی کەوتوون وەکو عباس و حەمزە خوالیان ڕازی بێ و عەلی کوڕی ئەبی تالیب و ئەوانی دیکە و کچەکانی و نەوەکانی و ئەوانە هەم ئەهل بەیتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە لە ماڵی ئەودا بوون هەم ئالی محەممەدیشن عەلەیهی سەڵات وسەلام چکە شوێن کەوتووینی هاوڵان و هاوسەرانی بەڕێزی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەهل بەیتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام هەروەها ئەوانەی کە لە چوارچێوەی ماڵی دابوون ئەهل بەیتینی و ئالیشینی هاوڵان کە لە دەرەوەی ماڵەکەی بوون ئالی محەممەدن عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئەهل بەیتی نین بەڵکو لە چوارچێوەی ماڵەکەی دانەبوون بەڵام ئالی ئەون بۆیە من ئەگەر تێبینیتان کردبێ لە سەڵاوەتداندا دەڵێم وصلى الله على محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين لراسيدا آل محمد صلى الله عليه وسلم كلا تحيات جدا إما صلوات بودنيرين اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أما دعاء دەکەین بۆ هەموو ئەوانەی بەڕاستی بە دوای پێغەمبەر کەوتون و بە دوای دەکەون صلی الله عليه وسلم هەر لە هاوڵانی بەڕێزیەوە بگرە هەر لە هاوسەرە بەڕێزەکان دایکانی بڕاددارانەوە بگرە و پاشان لە خزمەکانیەوە دوای شوێن کەوتوانی هاوڵان شوێن کەوتوان تا ئێستا و تا دوای ئێستاش هەمووی دەگرێتەوە بۆیە ڕاغبی ئەسفەهانی قسەیەک لە جەعفەری سادیقەوە دێنێ خوا ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێک بۆ لە زانایانی ئیسلام هاوشانی ئەبوو حەنیفە و ئیمام مالیک دەڵێ گوتیان خەڵکێک دەڵێن ئومەت هەمووی ئالی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام هەمووی ئالێتی ئەویش گوتی سەدەقوا وەکەدەبوو ڕاستیشان کردووە و ڕاستیشان نەکردووە گوتیان چۆن گوتی ئەوانەی کە بەڕاستی بە دوای پێغەمبەر کەوتون عەلەیهی سەڵات وسەلام لە ئومەتەکەی هەمووی ئالی ئەوە ئەوانەی کە بەڕاستی شوێن نەکەوتون ئالی ئەو نین بۆ لای ئەو نەگەڕاونەوە هیوا هەیە ئەهل بەیتی شێتی بەنسبەت ئێستاوە دەڵم نە کاتی خۆی یا بەنسبەت کاتی خۆی خۆ ئەبوو لەهەب و ئەبوو تالیب ئەهل بەیتی بوون لە چوارچێوەی ئەو خێزان و بنەماڵەکەیدا بوون بەڵام ئالی نەبوون ئەمە شتێکی گرنگە بیزانین ئەوەی هەر لە خۆشەوە خەڵک خۆی هەڵنەکێشێ بە نەسەب و ڕەچەڵەکەوە بەبێ کردەوە زانایە قسەیەکی جوان دەکات دەڵێ
الحسنة حسنة وفي بيت النبوة أحسن والسيئة سيئة وفي بيت النبوة أسوأ. چاکە هەر چاکە بەڵام لە ماڵی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام چاکترە، خراپەش هەر خراپە بەڵام لە ماڵی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خراپترە، گومانی تێدا نییە. من زۆر جار ئامۆژگاری خزمانی سەید و شێخم کردووە کە خۆشم دەوێن ئەوەی کە ئەهلی ئیمان بێ خۆشم دەوێت، ئەوانیش بە پلەیەکی زیاتریشمان خۆش دەوێن ئەگەر نەسەب و ڕەسەڵەکەکەیان ڕاست بێ بۆ لای پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم یا هەر لەبەرەوەی کە خۆیان بە خزمەتی پێغەمبەر هەر خۆشمان دەوێن. بەڵام بای ئەوەندە لەگەڵ موسڵمانانی دیکە فەرقیان دەبێ لە لای خوا کە ئیمانیان زیاترە، تاعەتیان باشترە، تەقوایان چاکترە و کردەوەی باشیان زیاترە. ئەگەر نا نەسەب و ڕەسەڵەک خوای تەعالا بڕیوێتەوە. دەفەرمێ فەئیذا نوفخ فی الصور فلا ئەنساب بەینەهم یەومەئیذ ولا یەتەساءلون. هەر کات فوو بە کەڕە ناداکرا، فوو بە سوور داکرا، لەو ڕۆژەدا نە ڕەسەڵێکیان لە بەیندا دەمێنێ نە لە یەکدیش دەپرسن، کەس داوای هیچ لە کەس ناکە. بۆ چوە دەزانێت سوودی نییە و کەڵکی نییە و کەس بە کەڵکی کەس نایە ئەگەر خۆی لە دنیادا بە کەڵکی خۆی نەهات بێ و ئیمان و کردەوەی چاکی نەبوو بێ. کەواتە دەبێ هەمومان لەو خاڵەدا چاو بە خۆماندا بجێڕینەوە، پێمان وانە بێ کە لە نوێژدا دەڵێن اللهم صل على محمد وآل محمد، ئەوە تەنیا دوعا دەکەین بۆ خزمەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ پێش شەش کەس، یاخو بۆ کەسانێک کە لەم عەسر و زەمانەدا بە نەسەب و ڕەسەڵی دەچنەوە سەری نەخێر، بەڵکو دوعا دەکەین بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بۆ شوێن کەوتوانی ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پەیڕەوانی ئەوانەی کە بە دڵسۆزی و بە حەق و بە چاکی شوێنی دەکەون، بە دەر و دەروون شوێنی دەکەون و ڕادستی بەرنامەکەی و شەریعەتەکەی بوون. ئێمە کە سەڵاوات دەنێرین بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بۆ ئالی نەبی، بۆ ئالی محەممەد، هەموو ئەوانە دەگرێتەوە و خۆشمان دەگرێتەوە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا هەوا و ئارەزوو پێخۆشبوون و پێناخۆشبوونمان هەمووی بێنینەوە بۆ تەرازوی شەریعەت و چی لە تەرازوی شەریعەتدا قبوڵە ئەوەمان قبوڵ بێ، چی لە تەرازوی شەریعەتدا ڕەفزە ئەوەمان ڕەفز بێ. وەکو من زۆر جار کە سەردانی هەندێک بنەماڵ و عەشیرەتەکان دەکەم پێیان دەڵێم عەشیرەت و شەریعەت پیتەکانیان بەقەد یەکن. عەشیرەت خەسەر بناغەی شەریعەت ئەگەر بەپێی ئەوە بوو هیچ عیبی نییە، بەڵام بە ئەندازەی ئەوە کە کەم دەکا و زیاد دەکا و لا دەدا دەبێ ڕەفز بکرێ. جا بەنسبەت شوێنکەوتنی پێغەمبەری شەو عەلەیهی سەڵات وسەلام بەنسبەت خزمەتی لە خزمەت پێغەمبەردا هەر بەو شێوەیە، نزیکیمان لە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێ نزیکیمان بێ لە بەرنامەکەی، لە ئاینەکەی، لە ڕێبازەکەی، لە ڕێو شوێنەکەی. خوای پەروەردگار لەو کەسانەمان بجێڕێ. وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.